سەرهەڵدانی ڕووبارە خوێناویەکان بەریتانیەکان دەترسێنێت و دەڵێن کۆتایی جیهان نزیکە. ڕەنگی سووری خوێنی ئاوی ڕووبارێک لە شاری بێرمینگهامی بەریتانیا نیشانەیەکی باو و ئاساییە کە کۆتایی جیهان نزیک دەبێتەوە. ئەنجومەنی بەڕێوەبردنی شاری بێرمینگهامی بەریتانیا لێکۆڵینەوەی لە دیاردەیەک دەست پێ کردووە کە لە ڕەوتی ڕووبارێکدا ڕوویداوە کە هەندێک بە نیشانەی نزیکبوونەوەی کۆتایی جیهانی دەزانن. ئاوی ڕووبارێک لە شاری بێرمینگهامی بەریتانیا سوور دەبێت کە ئەمەش نیشانەیەکی باوە بۆ نزیکبوونەوەی کۆتایی جیهان و تا ئێستاش دەسەڵاتە خۆجێیەکان و هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتە نەیانتوانیوە هۆکارەکانی ئەم ڕووداوە دیاری بکەن. لێکۆڵەرە ژینگەیەکانیش دەڵێن گۆڕانی ڕەنگی ڕووبارەکە بۆ سوور دیمەنێکە کە کەس چاوەڕێی بینینی نەدەکرد جگە لە کۆتایی جیهان نەبێت. هەروەها لە مانگی ئەیلولی ساڵی 2016 هەواڵ و پێگە میدیایەکان وێنەی ڕووبارێکیان لە ڕووسیا بڵاو کردەوە کە بۆ ڕەنگی سووری خوێنی گۆڕدرا بوو. ئەمەش بووە هۆی ئەوەی دەسەڵاتدارانی ڕووسیا لێکۆڵینەوە لەو بابەتە بکەن. هەرچەندە لێکۆڵینەوەکان نەگەیشتن بە هیچ ئەنجامێک، بەڵام ئەو کات هۆکاری گۆڕینی ڕەنگی ڕووبارەکان بۆ سووری گەشاوە گەڕاندەوە بۆ دەرچوونی پاشماوەی پیشەسازی لە کارگەکانەوە. هەندێکی دیکەش وتیان هۆکارەکە جگە لە دزەکردنی کانزەی ئاسن بۆ ناو ئاوەکە هیچی تر نییە. بەڵام ئێستا هەمووان کۆکن لەسەر نزیکبوونەوەی ڕۆژی دوایی بە پشتبەستن بەو شەڕ و ئاڵۆزیانەی لەم ساڵانەی دواییدا ڕوویانداوە.